سیاسیەکان بڕیارمدا ئەو دەسەڵاتە تاکانە ڕەها بێقەید و شەردەی خۆم بەکاربێنم کە لە بڕگەی 3 مادەی 18 هاتووە و دەسەڵات دەداتە سەرۆکی پەرلەمان بۆ سەرۆکایەتی کردن، کۆتایی پێهێنان، دواخستن، دیاریکردنی ڕۆژی کۆبوونەوەی ئەمڕۆ دواخەم بۆ کاتێکی تر تا بەرنامەیەکی تری ئێمە پێمان وایە ئەمە تەعەسسوفە کێ لەگەڵەوەیە کۆبوونەوەکە بەردەوام بێت دەست بەرزکاتەوە.